بابەتی بێخواردنیانەوەی کە بە زمانی ئینگلیزی پێوترێ ئەنۆڕێکسیا ئەگەرچی خۆی لە خۆیان وای لێت کە دوجاربێ بە نەخۆشیی دەرونی بەڵام زۆرینەی زۆری جارەکان کە دەست پێەکە لەوە دەست پێکەکە خەڵکانەوێ یان لاوازن و قەڵەو دەبن یان قەڵەون و خۆیان لاواز کردو دووبارە نایانەوێت قەڵەو ببنەوە. جام بەرنامە ئێمە بە پێچوانی بەرنامەکانی ترەوە کە باس لەوا کات کە مرۆڤ چۆن لاواز ببێ ئێمە باسیێواکەین کە لاواز نەبێت بەسمان لە لاوازی جەستەیی و دەرونیشە لە هەمان کاتە. جا بۆی کە بزانین چۆن ئەخۆی ڕێبەری زۆر هەیە بۆی کە پۆتڕێک بخاو بیرۆکەت باتێ لەسەر بڕی ئەو خواردنەوە جۆرە خواردنی کە پێویستە بیان خۆی. تەماشاکی تەنیشتی من بکەن ئەمە هەڕەمی خواردنی تەندروستە کە لە زۆر شوێنە بەکارەهێنرێ. بەڵام کێشەیەم هەڕەمە ئەوەیە کە من بۆ خۆم ناتۆمە باشی لی تێبگەم و تۆزێک شیتەڵکردنی بۆ من زەحمەتە. هەندێک جار لە باتی ئەم هەڕەمە ئێخەمە ئەولاوە شتێک هێرم کە پێڵێن قاپی خواردنی تەندروست کە یان پێوترە ئیت وێل پلیت واتە بە باشی بخۆ کە ئەمەشیان دووبارە تێگەشتن لە بەشەکانی و گرنگی هەر بەشێکیانی لاوانەیە تۆزێک بۆ ئێوەی بینەر ئاسان نەبێت. قاپەکەشە خەینە ئەولاوە هین چیەکەین جۆرەکانی خواردن بەسەر سێ گروپە دابەشەکەین کە بریتین لە خواردنە و زەبەخشەکان بۆ لەش و خواردنە دروستکەرەکانی لەش و خواردنە ڕێکخەرەکانی لەش. هەرچی خواردنەوە زەبەخشەکانی لەشە بریتێ لە برنج و گەنم و جۆ و بەرهەمەکانی دانەوێڵە کە زۆرینی زۆریان دروستەکەن. وا باشترە ئەگەر خواردتان ئەو جۆرانە بخۆن کە قاوەین بۆ نمونە برنجێک بخۆن کە قاوەیە یان کە گەنم ئەخۆن بە شێوەی ئارد و ئەیکەن بەنان نانێ بخۆن بە کاپەکەوە بێ. سەرباری ئەوژە ئەگەر پاستا و ماکەرۆنی جۆرەکانیتان خوارد با جۆرە قاوەیەکەی بێ. هەر لە پاڵ و زەبەخشەکانە ڕۆنیشمان هەیە کە لەوانەیە ئێستا زۆربەی زۆرتان ئەوە بزانن کە ڕۆنی زەیت سەلامەتتر و باشترە بۆ بەکارهێنان لە ڕۆنی تەنەکەی بەستوو کە ئەمانە پێویستە بڕێکی کەم لە پێکاتەکانی خواردنمان دروست بکە. ئەمانە خواردنەوە زەبەخشەکانن. کەمبوون لەم خواردنانە دەبێتە هۆی نەبوونی وزە لە لەشی مرۆڤە تێکچوونی مەزاجی مرۆڤ و نەبوونی جە و دڵتەنگی کە زۆر جا لەگەڵ ڕەجیمان ڕۆیە لەبەرەوەی کە ئەم بەشە لە خواردن هەڵەگرن لە خواردنەکانیان کە کارێکی هەڵەیە و دروست نییە. دوای پەتانەڵین بۆ هەرچی بەشی ناوە ڕاستە بریتین لە خواردنە ڕێخەرەکانی لەش یان خواردنە دروستکەرەکانی لەش کە بریتین لە بەرهەمەکانی ئاژەڵ کە شیر و ماست و پەنیر لە خۆ دەگرێ و هەروەها جگە لەمانە گۆشتی ئاژەڵ و گۆشتی ماسی و گۆشتی مریشکیش لە خۆ دەگرێت کە لە بنیادنانی ماسوولکەیە گرنگی خۆیان هەیە. پێویستە هەر کەسێک لێمە لە هەفتەیەکدا 2 جار ماسی بخوا کە جارێکیان ماسی چەور بێ کە ماکرێڵ و ساردین لە نمونەی ئەو ماسیانن کە لە وڵاتی ئێمە بەردەستن بە شێوەی لە ئوتونراو ئەو ماسانی تریشکە لە بەردەستە و دەفرۆشە لە حەوزەکان گەوراکرێت دەکرێت هەفتەی جارێک بیان خۆین. بوونی ئەم ماسیانە بۆ مرۆڤ گرنگە لەبەر چۆرێ بەسوودەکانی کە تیانە کە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی خانەکانی مێشکی مرۆڤ و کارکردنی باشتری لەش. جگە لەوانەش گۆشتی سوور و گۆشتی سپیش کە لە بەشی دروستکەرەکانی لەشان گرنگی خوان هەیە لە دروستکردنی ماسوولکەیە. هەر لەبەر ئەوەیە کە زۆر جارە مۆژگاریتان دەکرێت لە کاتی ڕێژیمکردنە ئێواران پارچەیەک سنگی مریش بخۆ یان گۆشتی برژاو بخۆ لەبەرەوەی کە تۆ لە گرتنەوەی خواردنەکانە کەمکردنەوەی بڕی خواردنەکانە لە شت وردەوە دەسەکە بە ڕووخانن بۆی تەنها چۆرەکە بڕوخێنێت و بۆی ئەم بەشانەوە خواردن دروستکەرەکانەوە ماسوولکەکان دروست کرێ و لە ناو نەچن. هەر لە ناو بەشی دروستکەرەکانی لەشە خواردن دروستکەرەکانی لەشە شیر و ماست و پەنیرمان هەیە کە پێویستە ڕۆژانە بەلای کەمەوە 3 پەرداخ شیر بخورێتەوە بۆی کە باشی لەش دروست ببێ یان ماسوولکەکان دروست ببن. هەر لەبەرشەوە بەڕێزانی کە یاری لەشجوانیەکەن یان یاری ئاسنەکەن بڕێکی زۆر لە شیر بەکاردێن. هەرچی بەشی سێهەمە کە بریتە لە ڕێکخەرەکانی لەش خواردنە ڕێکخەرەکانی لەش بریتین لە سەوزە و میوەکان کە پێویستە مرۆڤ لە ڕۆژێکە 5 پارچە سەوزە و میوەی جیاواز و ڕەنگاوڕەنگ بخوا. هەرچی گرنگی سەوزەکانە جگەلەوەی کە سەرچاوێکی باشی کالیسیۆمن سەرچاوێکی باشی ئاسنن و لەگەڵ ئەوەشە سەوزەکان یارمەتی دەرهاوشتنی خواردنەکانێنە لەشی مرۆڤە. ئەوە ژوات لێکە کە قەبز نەبیت. ئەمە ژوات لێکە کە دووبارە مەزاجت باش ببێ یان بێتاقەت و دڵتەنگ و بێجەو نەبی لەبەرەوەی کە ڕاوەستانی خواردن لەناو کۆئەندامی هەرسی مرۆڤ و ڕێڕەوەکانی دەرهاوشتە مرۆڤ تێکەیە بیری مرۆڤ تێکەیە بۆ
لەبەرەوەی کە لە دوای مێشکی مرۆڤ کە زۆرترین ژمارەی دەمارەخانی تێرە لەشی مرۆڤ ڕێخۆڵە و بەشەکانی تری ڕێخۆڵە زۆرترین ژمارەی دەمارەخانیان تێدایە هەستیان تێدایە. سەوزەکان وە گوتمان سەرچاوی باشی کانزاکانن و هەروەها بۆ دەرهاوشتنی خواردن گرنگن. ئەمە ژواکە کە مرۆڤ وەرگی گەورە نەوێت. سەربارەوەش میوەکان بۆ مرۆڤ زۆر گرنگە لەبەر سەرچاوی باشی ڤیتامینەکانن، بە تایبەتی و ڤیتامینەین کە لە ئاوا ئەتوێنەوە. بە تایبەتی لەم وەرزەی ئێستا کە وەرزی سەرمابردنە، میوەکانی وەک پرتەقاڵ و لالەنگی و نارنج و سندی و کیوی و بیبەری شیرینیش سەرچاوێکی باشە ڤیتامینسین و بۆ توشنەبوونی مرۆڤیان بۆ پاراستن لە هەڵامەتیان بۆ زوو چاکبوونەوە لە هەڵامەت و سەرمابردن گرنگی خۆیان هەیە. جا ئەم سێ گروپە لە خواردن کە بریتین لە خواردنەوە زەبەخشەکان و خواردنە دروستکەرەکان و خواردنە ڕێخەرەکان چۆن لەسەر قاپێکیان بکەین هەمویان کۆکەینەوە هەڵیانەگری یاخەینەوە سەر قاپێک بە تەنیشتی خۆ تێبینی بکەن کە نزیکەی نیوەی قاپەکە بریتیە لە خواردنە ڕێخەرەکانی لەشکە ساوزۆ میوەکانن و نزیکەی نیوەی لە بەشی سەرۆ بریتین لە خواردنەوە زەبەخشەکان و خواردنەکانی تریش خواردنە ڕێخەرەکانی لە شوو ئەوانی تریش بە بەشی جیاواز دابەش کراون. ئەگەرتانەوێت کێشتان کەم بکەنەوە هیچ خواردنێک مەبەنە دەرەوەیەوە، تەنها قەبارەی قاپەکانتان بچووک بکەنەوە. بەو شێوەیە دەتوانن هەم خواردنی پێی زۆر بگرن، هەم لەشتان ساغ بێ، هەم کێشتان داوەزێن. و ئەوەی کە زۆر گرنگە و لێرە باسمان نەکردووە بریتە لە ئاو کە بەقەر هەموو ئەوانە گرنگە و پێویستە مرۆڤ ڕۆژانە بەلای کەمەوە 8 پەرداغاو بخواتەوە. بەڵام ئەو خواردنەوە لە کاتی ناخواردنە کارێکی باش نییە، لەبەرەوەی گەدەی مرۆڤ کشێنێت و واکەکەوە تۆ زیاتر بخۆی. لە کاتی خواردنە لە کاتی ژەمە سەرەکیەکانە خواردنەوەی هیچ خواردنەوەی کارێکی باش نییە. لەبەرەوە نیو کاتژمێر پێش ناخواردن و لە کاتی ناخواردن و نیو کاتژمێر پاش ناخواردن هیچ جۆرەش لە مەنیەک مەخۆنەوە. بوونی هەموو ئەم بەشانەی خواردن گرنگی خۆی هەیە بۆ دروستبوون و زیندە چالاکیرەشی مرۆڤ و چونکە گرتنەوەی ئەمانە وەک لە بەرنامەکەدا وەتان باس کرا کاریگەری کورتخایانی هەیە و کاریگەری درێژخایانی هەیە. هەل لە نوێی کارگەرە درێژخانەکان بریتێ لە شیونەوەی مێشک و لە دوای 20 ساڵی تر ئەوانی کە ئێستا ڕێجیمی قورسەکەن بۆیان دەرەکەوێت کە مێشکیان شی بۆتەوە کە من هیوادارم لە شکستان شی نەبێتەوە.